بڕیارەکانی دادگای فیدراڵی کێشەی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان چارەسەر دەکات. بە پێی بڕیاری دادگای فیدراڵی عێراق کە ڕۆژی 21 دوو دەرچووە، محەممەد شیع سوودانی سەرۆکوەزیرانی عێراق و مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی ماوە بە سەرچووی هەرێم پابەند کراون بە پێدانی موچەی موچەخۆرانی هەرێم لەلایەن بانکەکانی حکوومەتی فیدراڵیەوە. بەپێی بڕیارەکەی دادگای فیدراڵی دەبێت هەژماری بانکی بۆ هەموو موچەخۆران بکرێتەوە و لایەنە تایبەتمەندەکانی هەرێم ڕاستەوخۆ هەماهەنگی لەگەڵ وەزارەتی دارایی عێراق بکەن بەبێ گەڕانەوە بۆ نوێنەرایەتی هەرێم لە بەغدا. لەگەڵەوەشدا سەرجەم وەزارەت و پارێزگا و دەستە و دامەزراوەکانی هەرێم لە کاتی داواکردنی تەمویلکردن پابەند دەبن بە فەرمانگەی ژمێریاری وەزارەتی دارایی عێراق وەک هەر وەزارەتێکی حکوومەتی فیدراڵ. دوای بڕیارەکەی دادگای فیدراڵی دەبێت بەغدا مانگانە لە کاتی خۆیدا موچەی موچەخۆران بنێرێت، بەمەش کۆتایی بە دواکەوتنی موچە لە هەرێم دێت و ئەو شێوەی عێراق موچەخۆران 30 ڕۆژ جارێک موچەیان پێدەدرێت. پێدانی قەرز بە هەرێم کۆتایی هات. دوای بڕیارەکەی دادگای فیدراڵی مانگانە عێراق موچەی موچەخۆران دەنێرێت، بەمەش کۆتایی بە پرسی ناردنی قەرز لەلایەن بەغداوە هات. یەکێکی دیکە لە لێکەوتەکانی بڕیارەکەی دادگای فیدراڵی ئەوەیە لەمە دوا پەرلەمانتارانی عێراق ناتوانن سکاڵا دژی ناردنی پارە بۆ هەرێم تۆمار بکەن، چونکە بڕیارەکانی دادگای فیدراڵی بۆ هەموو دەسەڵاتەکان پابەندکردن و دەبێت بەغدا مانگانە موچە بنێرێت. پابەندکردنی مەسرور بارزانی بە ناردنی داهاتی نەوتی و نانەوتی. بەپێی بڕیارەکەی دادگای فیدراڵی مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی ماوە بە سەرچووی هەرێم پابەند کراوە بە ڕادەستکردنی سەرجەم داهاتە نەوتی و نانەوتیەکان بە خەزێنەی وەزارەتی دارایی عێراق بە گوێرەی یاسای کارگێڕی دارایی عێراق و وردبینیکردنی داتا و زانیاریەکانی تایبەت بەم داهاتانە لەلایەن دیوانی چاودێری دارایی عێراق بە هەماهەنگی لەگەڵ دیوانی چاودێری و دارایی هەرێم. هەروەها دادگای فیدراڵی مەسرور بارزانی پابەند کردووە بە ڕێگەدان بە دیوانی چاودێری دارایی عێراق بە هەماهەنگی لەگەڵ دیوانی چاودێری دارایی هەرێم بۆ وردبینی هەژمارە بانکەکانی هەرێم لەلای بانکی ناوەندی و وردبینی لیستی موچەخۆران و خانەنشینان و سوودمەندبوانی تۆڕی چاودێری کۆمەڵایەتی لە هەرێم. بڕیارەکەی دادگای فیدراڵی کاراسانی بۆ هەمواری بودجە دەکات و بڕیارە بەم زوانە یاسای بودجەی عێراق هەموار بکرێتەوە. بڕیارەکانی دادگای فیدراڵیش بە پابەندکردنی هەرێم و بەغدا بۆ چارەسەری کێشەی موچە هەمواری یاسای بودجە ئاسان دەکات و لایەنە عێراقیەکان ناتوانن لە نێو پەرلەمان کێشەی بۆ دروست بکەن.